سەبارەت بە ئەو لیژنەیە کە حەیدەر عەبادی پێکی هێنا بۆ لێکۆڵینەوە لەسەر دۆسیەی کوشتنی سەرۆکی کوتلەی عەرەبی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک. ئەم کاتی ئەوەش باش پاش کوشتنی محەممەد خەلیل سەرۆکی کوتلەی عەرەبی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەست بەجێ سەرۆک وەزیرانی عێراق حەیدەر عەبادی لیژنەیەکی پێکهێنا بۆ بەدواداچوونی کەیسی کوشتنەکە. پاش دروستکردنی لیژنەکە ڕۆژی چوارشەم بەیانیەکەی ئەو لیژنە گەیشتنە شاری کەرکووک و ماوەی 3 ڕۆژە دوو کۆبوونەوەیان لەگەڵ بەرپرسانی ئەمنی شاری کەرکووک ئەنجام داوە. ئەو لیژنەی پێک هاتوون لە 3 کەس، سەرۆکی لیژنەکەش پلەی لیوایە. بەڵێ لە ئێستاژدا کاتێ من لەگەڵ ئێوە ڕاستەخۆکەم ئەو لیژنەیە لەگەڵ ئەنجومەنی پارێزگای کەرکووکدا لە کۆبوونەوەدایە. بەڵام تا ئێستا بەڕسمی هیچ لێدوانێک هیچ تەسریحێک سەبارەت بە کۆبوونەکان و بە ئەنجامی کۆبوونەکان و ئەنجامی کەیسەکە بڵاو نەکراوەتەوە. بەڵێ سپاس بۆ ئۆژین جۆڵا پامنێریە ناڕتی لە کەرکووک لەگەڵمان بووی.